شەش لایەنی سیاسی کوردستان لەسەر ئاستی باڵا لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن کۆبوونەوەیەکیان ئەنجامدا و لە بەیاننامەیەکدا سەر لەبەری پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕەت دەکەنەوە. ئەوان دەڵێن بەکارهێنانی هێزی چەکداری دژ بەلایەنە سیاسیەکان، پرۆسەی ئاشتی کۆمەڵایەتی و پرۆسەی دیموکراسی دەخاتە مەترسی و ژێر پرسیاری جددیەوە ڕاشی دەگەێنن کودەتا بەسەر پرۆسەی هەڵبژاردندا کراوە و ئەوان لەو کودەتایە بێدەنگ نابن و ئەگەر کۆمیسیۆن وەڵامی نەدایەوە ڕێکاری تر دەگرنە بەر. جارێکەم ئێمە و وەفدانە دەست بە جموجوڵی خۆیانەکەن، هەم وەفدی سیاسی و هەم وەفدی پەرلەمانی مشتەرەکی ئەو لایەنانش کە نوێنەرمان لە بەغدا هەیە و ئێمە پێمان وایە ساختەکاریە کە لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی ناوچە جێناکۆکەکانیش ئەنجام دراوە و دەرەنجامەکانیش دیارن، هەم حەجمی ڕاستەقینەی ئەو هێزانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەیانزانن. بۆ ئێمە پێمان وایە ساختەکاریەکی مبەرمەج و سەرتاسەریشە هەم لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ناوچە جێناکۆکان. ئێمە کۆی دەرەنجامی هەڵبژاردنەکان ڕەتەکەینەوە و پێمان وایە ئەو دەرەنجامانە دەرەنجامی حەقیقین و داوای سەر لە نوێ هەڵبژاردنەکەین لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە ناوچە جێناکۆکەکان. ئەو شێوازانی ڕابردوو بۆ تەزویر لە ڕێگەی ئەم سندوقەوە مەیسەر نەبوو، بەڵام ئەم سندوقەش لەگەڵ خۆیان دیسانەوە هەندێک ئەگەری تری تەزویری هێنابوویەکایە. ئەو شەش حیزبە سکاڵان لەسەر کۆی پرۆسەی هەڵبژاردن هەیە و جگە لە دووبارەکردنەوەی پرۆسەی هەڵبژاردن هیچ بژاردەیەکی دیکە قبول ناکەن. لە دوای ڕووداوی تەقەکردن لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان و شوێنی کۆبوونەوەی لایەنەکانیش دەوترێت مەبەست لێی دوورخستنەوەی چاوی حیزبەکان و چاودێرەکان بووە لەسەر سندوقەکان. دواتر سەرجەم سندوقەکان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە کۆکراونەتەوە و چاودێری حیزبەکانیش لە بنکەکان دەرکراون و سندوقەکان کەوتونەتە دەستی هێزە ئەمنیەکان. پێویستە ئەم دەرەنجامانە هەڵوەشێنرێنەوە، ڕاستیەکان بۆ خەڵک ئاشکرا بکرێن. جەخت دەکەینەوە کە بەکارهێنانی هێزی چەکداری لە ململانەی سیاسی دەبێتە مایە تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و ئاسایشی هاوڵاتیان دەخاتە مەترسی جددیەوە. هەروەها ئەم کارە ڕەفتارێکی نادیموکراسی و ناشارستانیە و ناوبانگی میلەتەکەمان بەجددی لە کەدارەکە بۆیە وێ ڕائیدانەکردن بە هیچ شێوەیەک هاوڵاتیانی ئاشتیخوازی هەرێمی کوردستان ئەم کارە قبول ناکەن و هەموو ڕێکارێکی یاسایی و سیاسی و جەماوەری و مەدەنی و دیموکراسی هاوبەش دەگرینە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی. ئێوەزان لە دوێنێ دوای کۆتایی هاتنی پرۆسەکەەوە سندوقەکان لە هەر دێشتا پرۆسە کۆتایی پێ نهاتبوو، بەشێکی زۆری بریکارەکان لە هێزە چەکدارەکانەوە دەرکراون و لە شوێنی وێستگە و بنکە و مەحەتەکان دوور خراونەتەوە. دوایەوە ئەو سندوقانەیە کە گوێزرانەوە بریکار و نیۆنەر و چاودێری هیچ شتانێکی لەگەڵ نەبووە. لەبەرەوە ئەوە جددیسانەوە بۆ ئێمە جێگەی پرسیارە و جێگەی گومانێکی زۆریشە، بەڵام پێداگری دەکەین لەسەر ئەوەی کە ئێمە سەر لەبەری پرۆسەکە ڕەت دەکەین. حیزبەکان دەڵێن ئەو کودەتایی کە بەسەر پرۆسەی دەنگداندا کرا جگە لە زۆنی سەوز پەڵەیەکی ڕەشیشە بە نێوچەوانی حیزبەکەی زۆنی زەردەوە. لە ئێستادا داوای دووبارەکردنەوەی پرۆسەی هەڵبژاردن لەسەر جەم پارێزگاکان دەکرێت و ئەنجامەکانی ئێستا قبول ناکرێت. بە زووترین کاتیش وەفدێکی سیاسی و پەرلەمانی کە لەو شەش حیزبە پێکاتون سەردانی بەغدا دەکەن و ڕێکارە یاساییەکان دەگرنە بەر لە بەرامبەر ئەو ساختەکاری و تەزویرانەی ئەنجام دراوە. ڕەمی عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.